سڵاو و ڕێز و خۆشەویستین بۆ بینەرانی ئێوارە 24 بە هیوای ئێوارەیەکی پڕ لە خێر و خۆشی بۆ هەموو لای بە کۆمەڵێک بابەتی تر ئەمڕۆژ لەگەڵتانی. پیاوێک لە قەسرۆک ئارەبانەکەی بە هاوڕێی تەمەنی دەزانێت. یاری ئەنگوستیلانێ خەڵکی ناوچە جیاوازەکانی کوردستان لە ڕوان دەست کۆ دەکاتەوە. هەر کەفتەوەی گەشتێک بە ناوچەی هەورامانی جوان و سەرنجڕاکێشدا بکەی بێگومان دیمەنی زۆر جوان و ناوازە دەبینی. وا دەبنێت لە ڕێگە پرسیەتی تەنگت پێ هەڵدەچنێت و بێزارت دەکات. بێگومان هیچ ترسی ئەوەت نییە کە خواردنەکانی ناوچەکە بەناوبانگن لە لەزەت و بەتامی. بە تایبەتیش کەبابی ناوچەکە. هەرەوەشە لە سەیرانگەکانی ناوچەی هاورامان دوو هەوژین دەست و دەستاوی ماڵیان گواستۆتەوە بۆ ئەو چێشخانەی کە خۆیان دروستیان کردو و واروە کاری تێدا دەکەن. کەبابخانەی دوو هاوژینەکە لە مانگی ڕەمەزانیش بەهۆی ئەو دوو هاوژینەوە لە کاتی بەربانگ بازاڕێکی گەرمیان هەیە. بیرمان لەوە کردەوە لەگەڵ مێردەکەم هیچ ئیشێکمان نەبوو. بیرمان لەوە کردەوە کە لە هەورامان وەتەنی خۆمانە، ئێرە شوێنی خۆمانە، لێرە ئیشێکدانی بۆ خۆمان دامانە ئەم کەبابخانەیە. کاتێ من دەستم پێکرد زۆر دەگمەن بوو. سەرەتایمە یەکەم کەس بوونی لە هەورامان کەبابخانەماندانا، کەس ئافرەت و شت لە لامان ئیشی ناکرد. ئێستا زۆر خەڵک داوامان لێ کاڵێ با ئیشتان لەگەڵ بکەین. زۆر ڕۆژانە ئافرەتیەتە لامانڵێ ئێمە حەزەکەین ئیشکەین. شتەکە زۆر احتیاجی بۆتەوە بەلای خەڵکەوە. واللهی بەلای منەوە زۆر گرنگە ئافرەتشان بەشانی پیا و ئیشکات، چونکە ئافرەت بە تایبەت ئەو ئافرەتانی کە لە ماڵەوەن قەدری ئەو شتانە نازانن کە ێنە ماڵەوە بۆیان، چونکە خۆی مانوو نابێ، نازانێت چۆن دروستە بێت، چۆن یەتە ماڵەوە بووی کە هات ئیشی کرد ئەو کاتە ئەزانێت شت چۆن دەسەکەوێت، چۆن یەتە ماڵەوە ئەو کاتە قەدریش دەزانێت. هەمە یانی شتێکە دانسقەیە لە هەورامانە شتێکی ئاوا کرابێتەوە ئێمە دەستخۆشیان لەکەین. ژن و پیاوێک ئاوا خزمەتی ئەو خەڵکەکەن و هەم ئیسفادەیان بۆ خۆیان هەیە، هەم خەڵکێکی ژێتی ئیسفادەیان لێکات. ئێمە جەماعەتێکین لە سلێمانی و ئێستا حالێن هاتووین، جەماعەتە دوکاندانین. پێمان خۆش بوو کە ئێوارەیەک لە لای ئەم پیا و ژنە نانێکی ئێوارەی ڕەمەزان لەوێ بخۆین. هاتوونێ تێرە شوێنەکەمان زۆر پێخۆشە، شوێنێکی خۆشە، دەستیان خۆش بێ، هیواداری یانی نمونەیان زیاد بێ. بەڕاستی من ئەگەر خێزانەکەم لێرە نەبێت لەوە چێ دوکانەکەم داخەم، تەنها پشتم بەو بەستووە. زۆربەی ئیشوکارەکان و خێزانەکەم ئەیکا و ئەو ئەنجامیانەدا. لە هەموو هەورامانە عادەتە زۆربەی ئیشەکان بەبێ ئافرەت ناکرێت. بە هاوبەشی ئافرەتەکان لەگەڵ پیاوەکانە مێردەکانیانە ئەو ئیشانە ئەنجامەدەن. جا ئێمەش 7 ساڵێ بەر لە ئێستا دەستمان کرد بەم ئیشە لەسەرەوە بووین. تاوان بینان نەبوو، کە پرمانە بوو لە بنەوە هەنار و داروێز و شتانە گواستمانەوە بۆ ئێرە. یەکەم کەس کە هاوکاری کردم خێزانەکەم بوو، هات وتی با منی بێن لە دوکانەکە ئیشکەم. ڕێگریمان زۆر بوو، خەڵکیانێکی زۆر بوو ڕێگریان لێ کردین، بەڵام بە پشتیوانی خوا و کۆڵنەدانی خێزانەکەشم ئەوی ژاتە دوکانەکە و دەستمان کرد بە میشە. من لێرە بێجگای خێزانەکەی ترم شاگردەکانی تریشمانەیە کە ئافرەتن، بەس ئێستا کاتی ڕەمەزانە شاگردشتمان کەمان کردێتەوە بۆ بەنێ ڕەمەزانەوە، ئەوان نایەن ئافرەتەکانی تر تا دوای ڕەمەزان، دوای جەژن تر ئەوان تر بێنەوە سەرکارەکانیان.
لە ناحەیە قەزرۆکێ سەر بە قەزای شێخان پیاوێکی تەمەن 65 ساڵی زیاتر لە 15 ساڵە بە عەرەبانەکەی بژێوی ژیانی خێزانەکەی دابین دەکات. واروها ئەو کاسبکارە دەڵێت بچێت بۆ هەر شوێنێک عەرەبانەکەی لەگەڵدایە، بێجگە لەوەش دەیان یادەوەری لەگەڵ عەرەبانەکەیدا هەیە. نظم خورشیدە هەرکی قەسروکێمە ئەوە 2003 ئەم بێرە ئەمە بخۆ ینی سوولێدا عەرەبۆنێت کەم جۆنە خۆ پێ پرێبەت بەم بۆ مەعیشەتێ خۆ ئەوە ساڵە 2003 سوولێدا عەرەبۆنێت کەمک بخۆ پەردەوە دەغەرە تێدە فروشمک مفکردینە ئەبگۆر مەگە خۆ ینی بەتاڵی لە براتین مەماڵە بەمەماڵ جۆنە مسەر بە عەرەبۆنێ یانە مە تشتەکە بچ خۆدە کرد بتا قسمەت ئەس بخۆ پێت قەتیلمک ئیدۆرە من ئەمە ئەبێ بخۆندا پەردە و شەروەرە پێت فروشم يعني ما فكرني بقول من دنا خلاص يعني دك خذ سيارة كده نتاس نقول من قلت أنا أقول يعني هكذا صعبة دي لما تجي قلت يعني بس ما قلت أنا أقول من هذا بيخش ترى معيشة من الجيون من السبع عربون أنا بخو فرزة وشهر ولا بتفروش أما أبى يعني يقدر كتعربون بس قال في عزمة توالتي يعني عندك هاي يعني بيشوي بيشوي فردك يوريب كذا توالت إيش كن توالت بحبسة سدورة يعني لازم بدل كم ممكن ساعة سبق يعني هم بيقبض قال يعني لوكا وقتها ما ولا ما خالد بما مال هم ما شرمت قبل تبوتيني ما شتى دويا أدبج ما يعني سبرم في وكي قواتك يبومنا يعني أكو بريبات يعني وكي تستكي يبومنا يعني أكو بريبات غير متمم يعني عندنا لازم سيستم عادي وقتها بريبات يعني وقتها أسود بما يعني ما حسب كم بريبات بس یارترین شت لە مانگی ڕەمەزان کە گۆڕانکاری بەسەردادێت ژەمەکانی خواردنە. گۆڕان لە کات و بڕ و جۆری خواردن بگومان پێویستی بە خۆگونجاندن هەیە لەلایەن کواندامی هەرس و جگەر و گورچیلەکان. دوورکەوتنەوە لە خواردن و خواردنەوە بۆ ماوەیەکی درێژ و پاشان خواردنیان بە بڕێکی زۆر لە کاتی ڕۆژوشکاندا بێگومان ئەگەر بە شێوەیەکی تەندروست نەبێت لەوانەیە تووشی کێشەی تەندروستیمان بکاتەوە. سەبارەت بە مانجی ڕەمەزانێ و خواردن لە مانجی ڕەمەزانێ بەڕاستی زۆر گرنگە هاوڵاتیانی بەرز ئاگادار بنکەوە مانجی ڕەمەزانێ تایبەتمەندی هەیە بەوەی کە لەشمان زۆرێک دەحەسێتەوە لە ڕووی خواردنەوە و فرسەتێکی زۆر باشە لۆ ئەوەی بە تایبەتی کۆئەندامی هەرسمان دووبارە دەست لە ڕووی کارکردنەوە لە دوای ڕەمەزان فعالتربی باشتر ئیش بکە بەڵام بە مەرزێک لە مانجی ڕەمەزان ئەمە بە تەواوی پشووی پێ بدەین چۆن پشووی پێ بدەین ئەوەیە کە ئەگەر بێت و زانیمان ئەو خوانانەی کە لە کاتی پارچێ و دەخۆین لەگە ئەو خوانانێک کە لە کاتی فتار دەخۆین چیە و چۆنە ئەوە زیاتر لەشمان سوودی لێ دەبینێت لەو دەرفەتەی کە مانجی ڕەمەزانە. سەبارەت بۆ خوانانەی کە پێویستە لە کاتی پارچێ و بخورێتن زۆر گرنگە خواردانە بیتن زیاتر کە شلیان تێدا بە تایبەتی میوەکان زۆر گرنگە بەشەشی باش زەڵاتە بیتن کە ئەویش ڕێژەیەکی باش ئاوی تێدایە لەبەر مەسەلەی ئاوەکەی لەلایەک کە بوونی ئەو کاربۆهیدراتە باشانەی کە لە ناو میوەدا هەیە زۆر پێویستە لەشمان سوودی لێ ببینیتن. لەلایەکی دیکە ڕێژەیەکی باش ئەگەر بکرێت پرۆتین بەکاربێ وەکو با بڵێن هێلکەیە وەکو با بڵێن پەنیرە ماستە یان پارچە گۆشتە
ئەگەر بکرێ ئەوانە بەکاربێ زۆر باشە یان تەنانە سەرچاوە ڕوەشیەکان سەرچاوە ڕۆژیەکانی پرۆتین کەمە بەسمان پاقلەمەنیەکانە وەکو نیسکە وەکو نۆکە وەکو پاقلەیە ئەوانە ئەگەر بێت و لەگەڵ بەشێکی کەم لە سەرچاوە پرۆتینەکانی وەکو هێلکە بیتن زۆر لەشمان سوودی لێ دەبینی هەم لە ڕووی پرۆتینەوە برسید نابی لەشت ماوەیەکی درێژ بە تایبەتی لە مانجی ڕەمەزان کە هاوینە و سەرەتای مانجی هاوینێ و ڕۆژ درێژە لەشت کەمتر هەز بە برسێتی دەکەی و هەروەها ئەو میوانەی کە دەشخۆی لەگەڵ ئەو سەوزانی کە دەخۆی لە کاتی پارشێ و ڕێژەیەکی باش لە ئاویان تێدایە وەڕژێکی باش لە کاربۆهیدراتی باشیان تێدایە کە لەشت پێویستی نە بە شەکرە دەبیتن نەپێویستیشی بە ینی ئاو دەبیتن و هەز بە تێنوێتی ناکەی بە درێژای ڕۆژ لەلایەکی دیکە لەو کاتێک کەفتار دەکەیەوە زۆر گرنگە بزانین ئەمە ئەو خواردانێک کە گرنگە و پێویستە بەکاری بینین چیەوە ئەو خواردانێک کە خراپە و لەشمان زەرەر بە لەشمان دەگەینی چیە تاوەکو نەیخۆین یان بەلای کەمیان بکەینەوە ئەو خواردانێک کە زۆر باشە لە کاتی فتارکردنەوە یەکەم زار دەکرێتن بەشەکی کاربۆهیدرات بی ئەوەی کە شەکرەمەنیەکان شەکرەمەنیە سروشتیەکان وەکو مەبەسمان قەسپە یان ئەوەتە با بڵێن میوەیە دەکرێت و فتار بەوانە بکەوە لەگەڵ ئاو ئەوانە زۆر سوودی هەیە لەبەرەوەی لەشت ماوەیەکی درێژ بە درێژای ڕۆژ پێویستی بە ئاو هەبووە پێویستی بە کاربۆهیدرات هەبووە دەتوانی لە ڕێوانەوە ئەو ئاو کاربۆهیدراتە تعویز بکەوە لەلایەکی دیکەوە خواردنی دیکە و خواردەمەنی دیکە کە شەکرێکی زۆریان تێدا شەکری سناعی و تەندروست نینەتیاندای وەکو شەربەتەکان وەکو بەکارهێنانی شیرنەمەنیەکان وەکو پاقلاوەیە یان هەر زۆرێکی دیکەیە کاستەرە مەحەلەبیە ئەوانە بەڕاستی لە بەرەو ڕێژەیەکی زۆر شەکریان تێدایە نەک لەشت سوودی لێ نابینیتن لەو شەکرەی کە لەوانەدا هەیە بەڵکو زەرەرێکی زۆریش دەگەینی لەبەرسی زەرەری دەگەین لەبەرەوەی ئەو شەکرە قورساییەکی یەکزار زۆر لەسەر لەشمان دروست دەکات لەسەر کۆندامی هەرز دروست دەکاتن کە لەشت پێویستی پێ نییە شەکرەکە قورسە فترەیەکی زۆرتر دەخایانی جگە لەوەی کە ئەو خواردنی دیکە ئەگەر بەکار بینی بۆ من خەڵکێکی زۆر دەبینە ڕێژەیەکی زۆر لە گۆشت بەکار دەینێتن گۆشتی دەخوا لە کاتی ئیفتاریان ڕێژەیەکی زۆر برنج دەخوا یان نانی زۆر پێ دەخوا یان بە برنجی یان بەتەنێ نانی دەخوا بەڕاستی ئەگە نانە ئەگە برنجە یان ڕێژەیەکی زۆر گۆشتە ئەوانە قورسایەکی یەکزار زۆر لەسەر لەشمان دروست دەکەن و یەکزار زەرەر بە لەشمان دەگەینیتن هەز بە تەنبەڵی دەکەی بە بێتاقەتی دەکەی لەبەرەوە باشتر لەوانە دوورکەوێ و ئەو خواردانەش بەکاربینی کە ئاماژەمان پێ کرد. لە ڕەواندز لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان لە دوای بەربانگ یاری ئەنگوستیلانەیە لە نێوان چین و توێژەکانی ئەم ناوچێ ئەنجام دەدرێت. ئەگەرچی ئەم یاریە لە زۆربەی ناوچەکانی کوردستان ئەنجام دەدرێت بەڵام جیاوازتر لە هەمووان ڕەواندز میوانداری ناوچەکانی تری کوردستان دەکات تاکو یاری ئەنگوستیلانەی پێکەوە ئەنجام بدەن. لە شوێکی پڕ لە ئاهەنگ و خۆشی ڕەواندزیەکان میوانداری ئامێدیەکان دەکەن تاکو یاری ئەنگوستیلانە پێکەوە ئەنجام بدەن واروەوا دیارە کامل وێنانەیەکی باشەیە لە نێوان ڕەواندزیەکان و ئامێدیەکان. ئەو یاریە لە شەوانی ڕەمەزان ئەنجامەدرێتن لە ڕەواندز زیاتر لە 50 ساڵ دەبێتن کەم یاری ئەنجامەدرێتن ئەو یاریە هۆکارەکە بۆی کەمە لە کەلتوری شارەکان دیکە نێزیک دەبینەوە جیاوازی ئەو ساڵ لەگە ساڵەکانی تر دەوەیدا بوو کە ئەم ساڵ ئێمە زیاتر لە 3 سەردانمان هەبوو چینە بۆ تاقتەق و چەمچەمال و ڕانیا و ئەوڕۆکەش میوانداری ئامێدیمان کردووە و لە داهاتوش میوانداری سلێمانی و چەند شارێکی تر دەکەین
جیاوازی وشار لەگەڵ یاریەکانی تر ئەم یاری لەگەڵ یاریەکان ترەوە یەکە پێویستی بە دقە پێویستی بە تەرکیزە و ئەگەر تەرکیز و دقەتی جوانەتەوی دەتوانین سەرکەوتوبی و ئەو یاریە بووتە هۆکارە بۆ یکەمە زیاتر لە شارەکان لە خەڵکی تر نێزیک ببینەوە ئەمێ دەخوازیین کام یاریە ببێتە هەندێک بۆ زیاتر پێشکەوتن و پێشخستنی ئاستی هونەر و علاقاتی نێوان ڕەواندوزی شارەکانی تر. بله جوازیات نوبرا یا گستیران یا باجر رواندز دگل باجر آمده دا او کو باجر رواندز 18 نفرات کن ام 7 نفرات کن جبونده کو ام بود 7 نفرات کن یا منبتن یا گستیرانه یا ما برنامه که ترفیهی پرفکت ج یارین کلتوری بگیره ج برنامه که برنامه بسیار و خلاط بگیره ج مسابقه ما اتداهین عقوبات ما اتداهین و نه تنه گستیرانه جی یاریا که جوان یاریا ابد ام انجام ده لهوینگا سیلاو انجام ده نبا پتر ام جبر علاقات کمالاتی هات نبا هفنیاسین دنابر ما و خلق رواندز ده پیدا بیت با چون که خلق آمدیه و خلق رواندز جغرافیه توان وکی اکن یعنی زور کیف ما هات افریقا مقاصد باجر رواندز کرده ام سپاسیانات که کوانا ام مهمان کرینو ام گله جهت خود دیروکی و یت شنواری و یت گشتیاری گیراندین ام گله سپاسیانات کرد. هیوادارم ڕەواندز ببێتە شوێنێکی بۆ هەموو ئەوەی بۆ هەموو شارەکان تاوەکو بتوانین بەگشتی بە بۆنێ ئەم یاریەوە پەیوەندیەکی گەرم لە نێوان هەموو شارەکانی تر دروست بکەین. سەفرکەک مشەجاکی بینەرێک یال گروپی ئامێدی هاتیمە تەجا گروپی ئامێدیت کەم و پێ خۆشحاڵین کە میێوان کرین ڕەواندز مە ڕەواندز دیت و ئەم تێکەل بوون گەر برادەرە و خۆشیە شەوێت ڕەمەزانە پێک ڤەڕینشتین و تێکەل بوون گەرڤا برادەرە و پێ خۆشحاڵین ئەوش بێنە دەفمەل ئامێدیە. زۆرجار بێتاقەتی بە جۆرێک ڕۆمان تێدەکات کە هەتا توانای چوونە بەر دەرگاشمانە لەو کاتەدا هیوا دەخوازین کەشتەکان خۆیان بێنە بەردەستمان. بۆ نمونە ئێستا کە جێژە نزیکە و دەتوێت پرچت بتراشی و توانای چوونە سەر تاشخانەت نییە، بەڵام ئەمە هەر کێشە نییە. گەنجێکی لوبنانی سەر تاشخانەیەکی گەڕۆکی داناوە و ئەو بە پایسکلەکەی بە دەوری شەقامەکانی شاردا تێدەپەڕێت. لە هەر شوێنێکیش بووی دەتوانیت تەلەفۆنەکەت دەربێنیت و بڵێ گەنجە سەر تاشەکە لەکوێیت و وەرە و سەرم بتراشە. هەر کەرەستێکی سەرتاشین پێویستی بێت ئەوە لە ناو سندوقە بچکەکەی و پایسکی لە کۆنەکەی دایناوە. محەممەدی تەمەەن 18 ساڵان کاری سەرتاشینی دلەیڤەری دەکات بە دووچەرخەکەی بە نێو شەقامەکانی بەیروتە گوزەر دەکات. من ناو محەممەد خەلیلە و خەڵکی بەیروتم. تەمەنم 18 ساڵە و کاری سەرتاشی دلیڤەری دەکەم. لە هەر شوێنێک کڕیارەکانم بیانەوێت بە پایسکیلەکەم دەچم سەریان چاک دەکەم. هەندێک جار لە ڕێگاکە دەمبین و ڕام دەگرن تا سەریان بتاشم. محەممەد بەم کارەی هەوادارێکی زۆری کۆ کردوتەوە و ڕۆژانە بە دووچەرخەکەی دەچێت بەدەم کڕیارەکانیەوە. لە ڕۆژێکدا نزیکەی سەری 30 کەس چاک دەکات.
الفكرة كان في مشكلات قديمة. بیرۆکەی ئەم کارم لەوە بۆ هات کە پایسکلێکی کۆنمان هەبوو وتم پێشەوەی فڕی بدەم با بچم چاچی بکەم ئیتر چاکم کرد و بۆ یاخی سپی و ئاڵتونیم لێدا هەروەها بە ڕەنجی ڕەش و ئاڵتونیش بۆ یاخم کرد پاشان سندوقێکم بۆ دانا شانە و مەقەست و ئاوێنم تێیدا دانا من هەموو شتێکی کۆنم خۆش دەوێت زۆر لەگەڵ شتە نوێیەکان ناگونجێم. بە دووچەرخە کۆنەکەی محەممەد دیمەنێکی جوان دەبەخشێت بە شەقامەکانی بەیروت هەروەکو خۆی دەڵێت دووچەرخە کۆنەکەم وای کردووە ئەم کارە بکەم. پاش دەرکردنی داعش لە ڕۆمادی ژیان و شادی سەر لە نوێ بۆ ناوچەکە گەڕاوەتەوە. شینەمەنی بۆ بە هەوێنی بەربانگ و دواتر خەڵکی دەچنە دەرەوە و تا درەنگانی شەو لە دەرەوە دەمێننەوە و هەروە پارک و شوێنە گشتیەکانیش جممەی دێت. دەنگی گۆرانی نیشانەی سەرەتایەکی تازەیە لە شارەکە. بۆ یەکەم جار پاش دەرکردنی چەکدارانی داعش لە ڕۆمادی لە کۆتایی 2015 خەڵکی شارەکە بەدڵێکی خۆشەوە یادی ئەم مانگە دەکەنەوە. دوکان و بازار جممەی دێت لە خەڵکو و هەمووان سەرقاڵی ئامادەکارین بۆ بەربانگ. ئێستا کە سێبەری ڕەشی داعش لە شارەکە نەماوە گەورە و بچووک و پیر و گەنج شەوانە تا درەنگانێک لە کەشێکی پڕ لە ژیان دۆستیدا کات بەسەر دەبن. سپاس بۆ خوا کەشێکی خۆشی ڕەمەزان باڵی بەسەرماندا کێشاوە یەکەم ڕەمەزانە پاش دەرکردنی چەکدارانی داعش ئەم کەشە دەبینین و هەروەک دیارە خەڵک تا بەرە بەیان دەمێننەوە هاتو چۆ بەردەوامی هەیە. ئەگەرچی داعش ڕۆحی خەڵکی شارەکەی بریندار کردووە بەڵام لەم ڕەمەزانەدا هاوڵاتیان بەدەم دروستکردن و خواردنی شیرنەمەنیەوە پێشوازی لەم بۆنەیە دەکەن. جاران هەر لەگەڵ تاریکداهاتنی شار دەبوایە کەس لە ماڵ نەیەتە دەر. ئەم ئێستا خەڵک شەوان لە دەوری یەکتر کۆ دەبنەوە و ترسباری کردووە. جیاوازەیەکی ڕیشەی هەیە لە نێوان ئەو کاتەی خواردجەکانی سەردەم واتە داعش لێرە دەسەڵاتدار بوون لەگەڵ ئێستا. ئەو کات ژیان نەما بوو بەڵام ئێستا لەم ماگە پیرۆزەدا خەڵکی دەگەڕێ و شت دەکرێ و شار ئارامە. ئێستا پارک و شوێنە گشتیەکان شەوان تا درەنگان پڕن لە مناڵ و گەورە. دەنگی گۆرانی و مۆسیقا ئاماژەن بۆ گەڕانەوەی ژیان و شادی و هەمووان دەیانەوێت لاپەڕەیەکی نوێ هەڵدەنەوە. بابەتەکانی ئەمڕۆ ئێوارە 24 مان پێشکەش کرد بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لای.